رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام رسول الله حبيب الله رسول المحبة رسول السلام. یەکێ لە تایبەتمەندیەکانی نازدار و خۆشەویستمان درود و سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ ئەوەیە. زانایان، پیتۆڵان، فەیلسوفان، ناوداران، بەهرەمەندان لە چەمکێکا سەرکەوتوون، بەڵام کاتێ سەیری چەمکەکانی ژیانی دیکانەکەی کێشەیان زۆرە. فەیلسوفی گەورەمان هەیە، قسەی جوان، قسەی شیرین دەربارەی مافی ونۆف، مافی ئافرەتان، بەڵام لە واقعی عەمەلیدا ستەمکارە، زۆر تندە، زۆر ڕقە بەرامبەر مناڵەکانی، بەرامبەر خێزانی، بەرامبەر بە خەڵک. کەسێکی شکست خواردووە لە ڕووی کۆمەڵایەتیە. کەسی وامان هەیە هەمیشە باسی ئاشتیەکە، بەڵام ترسنۆکە لە مەیدانی جەنگە. کەسی وامان هەیە کەسێکی بوێرە، ئازایە، بەڵام شەڕخوازە. بۆیە نازدارمان سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ کاتێ قسەیەکە لە هەموو چەمکێکی ژیانە قسەی خۆی هەیە. شیرینترین قسە، بەڵام لە بەرامبەریا شیرینترین ڕەفتار، گفتار و ڕەفتاری ئاوێتە یەکدی بوون. بۆیە ئەبینی چۆن لە دەرەوە پێکەنێ بەدەم خەڵکەوە، بە هەمان شێوەش لەگەڵ خێزانەکانیە دەم بەخەندە شیرین. لە ماڵەوە کارەکە، سەرۆکی وڵاتێکی گەورەیە، دەوڵەتێکی گەورەی لەژێر دەسایە، گەورەترین کەسایەتیە لەو دەوڵەتە، بەدەسەڵاتترین کەسایەتیە لەو دەوڵەتە، بەڵام ئەبینی کاتی ئەگەڕێتەوە ماڵەوە يحلب شاته ويكنس بيته ويرقع ثوبه ويخصف نعله. قسكدا لماڵەوە جلەکانی شووە، جلەکانی پینەکە، مەڕەکەی دۆشێ، پێڵاوەکەی پینەکە لە خزمەتی کەسوکاریایەتی. کاتێ مناڵە بینێ دەم بەخەندە لەگەڵیانە، سوعبەتیان لەگەڵاکە. کاتێ باسی ئاشتیەکە، شیرینترین گوتار و فەلسفەی هەیە دەربارەی ئاشتی. شیرینترین بنەما، جوانترین بنەما، ئاشتەواییترین بنەما بۆ ئاشتی دانێ. بەڵام لە ترسا نەبووە. کاتێ ئەچێتە مەیدانی جەنگەوە، جەنگاوەرترین جەنگاوەرە، ئازاترین جەنگاوەرە. لە هەموو چەمکەکانی ژیانە ئەبینی چاکە لەگەڵ دراوسەیە، چاکەکارە لەگەڵ دوژمنیە، چۆن ڕازگۆیە لەگەڵ نەفسی خۆیدا، ڕازگۆیە لەگەڵ خەڵکە، ڕازگۆیە لەگەڵ دوژمنەکانیشە. حوزەیفەی یەمانی بۆمان نەگەڕێتەوەڵێ پێش ئەوەی جەنگی بەدر دەست پێ بکە، ئەمویست بچمە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. قوڕەیشەکان منیان بینی وتیان بۆ کوێ ڕۆی؟ بۆ لای موحەممەد؟ نایڵین بڕۆیت، ئەبێ پەیمانمان بیتێ یارمەتی موحەممەد نەدەی لەم جەنگەدا، بگەڕێتەوە بۆ مەدینە. وتم پەیمان بە یارمەتی نەدەم. چوومە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، بۆم گێڕایەوە، بەڵام حەزەکەم بەشداری جەنگ بکەم. پێغەمبەر فەرمووی نەفی لەهم بعهدهم ونستعین بالله عەلەیهم. نانا، پەیمانت داوە لەگەڵ دەوڵەتێکایە، لەگەڵ وڵاتێکایە، لەگەڵ دوژمنێکی سەرسەختایە، توی شاربەدەر کردووە، ستەمی لێ کردووی، کە سوکاری کوشتووی، بەڵام مادام پەیمانت داوە کە بەشداری جەنگ نەکەی، نابێ بەشداری بکەی، ئەبێ پەیمانەکە ببیتە سەر و نێشکێنی. رسول الله